بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برانی بەڕێز خوشکانی ئازیز، مسلمانان و نوێژخوێنان، کوردانی هاوزبان، خۆشحاڵم لە خزمەتتانە شاد دەبم لە وڵاتی غەریبی. خۆشحاڵم بەو دەم و چاوە جوانانە شاد دەبم. خۆشحاڵم خوشکان و برایانی خۆم جارێکی تر بە دیداریان شاد دەبین. خۆشحاڵم جارێکی تر لەم ماڵە بچووکەیە کە هەم ماڵی خوایە و هەم ماڵی کوردانە جارێکی تر جەمە بین. خۆشەویستان و ئازیزان، دیارە هەموو ئینسانێک جۆرێک لە نەخۆشی هەیە. هەندێک نەخۆشی هەیە پەتایە و بڵاو بێتەوە. هەندێ پەتا ئەبێ بە ئەندیمیک، ئەبێ بە ئیپیدیمیک، تەشەنە ئەکا بەپێی بوون و بەپێی لەباری بی ئەکە بۆی. حەزەکەم لەم ڕۆیا باسێکی ئەندامێکی لاشەتان بۆ بکەم کە ئەم ئەندامە زۆر تووشی نەخۆشیە بێ. ئەم ئەندامە ئەگەلی بزانیت هەموو جارێ ئەتوانێ هەمین بڕێژێ و ئەشکرێ زەهەڕێژ بێ. ئەم ئەندامە خەتەرترین ئەندامی لاشەیە عەلە الئیطلاق. ئەم ئەندامە حەساسترین ئەندامی لاشەیە عەلە الئیطلاق. ئەندامێکە کە زۆر جار ئینسانەکانی پێ ناسرێتەوە. ئەندامێکی بچووک بەڵام گەورە، ئەندامێکی پەنهان بەڵام ئاشکرا، ئەندامێک کە بۆ خودی ئینسان دروست کراوە بەڵام پەیوەندی بە هەموو کۆمەڵگا و بە هەموو خەڵکیەوە هەیە. وازانم زانیتان باسی چیەکەم؟ بەڵێ، باسی دڵ. چاو. بارەکەڵڵا. بارەکەڵڵا. ئەو دوانە فەرموون زبان. باسی خەتەرترین ئەندامی لاشە ئەکەم کە زوبانە. بۆ ئەبێ دڵ لە دوای زبانەوە بێ لە خەتەری ئاگاتان لێ بێ. دڵ لاشە و هەموو کۆنتڕۆڵی ئینسانەکات، بەڵام زوبان دەربڕینە کاکە. حەزەکەم پێناسەیەکی زمانتان بۆ بکەم. زمان ئەو ئەندامەیە کە کەوتۆتە ناو قەفەس و ناو کاڤیتی، وەکو پێڵێن ئۆڕاڵ کاڤیتی، بۆشایی ناو دەم. ئەم ئەندامە 17 دانە ماسوولکە هەڵێ سۆڕێنێ. بە هەموو لایەکە توانای جوڵەی هەیە. ئەم ئەندامە کۆمەڵێک کاری پێسپێراوە. لە گرنگترینیان قسەکردنە، یەکێکی تر چێژوەرگرتنە، یەکێکی تریان پاروج شجاوینە. ئەم ئەندامە لەسەر ڕووپۆشی خۆی خاوەنی هەزارەها پاپیلیە، ئەوەی کە پێوترێ گۆبکەی چێژوەرگرتن. سوبحان الله، ئەم ئەندامە وا دروست بووە. پێویستی بەوەیە بەردەوام لەناو قەفەسا بێ. خی گەورە وەکو ئەندامەکانی تر، وەکو لووت، وەکو پەنجە لە دەرەوە دروستی نەکردون. مع العلم ئەندامێکی تەواو ماسوولکەییە، مەفروض بوو لە دەرەوە بێ، بەڵام خی گەورە لە شوێنێکا دروستی کردووە. کورد دەڵێ لە ناو 7 دیوارە بەستوێتیەوە. لە کاتێکا سجن دروست دەکرێ، توڵەکانی سجن دانەدانن، ئینسانەکە لە ناو سجنەکە ئەیپیدی، بەڵام زبان لە ناو شوێنێکا دروست بووە کە قپاتێک کرد، دانەکە تەواو ئەشارێتەوە وەکو ئەوەی کە بەردی نەقارە بۆ دانابێ بۆ ئەوەی کە نێتە دەرەوە. کەواتە خەتەری ئەم ئەندامە زۆر گەورەیە، بۆیە ئابۆشیەوە پەنهانە شاراوەتە و حەشار دراوە. ئەم ئەندامە بەردەوام پێویستەکە تەڕ بێ. خۆشەویستەکانم، دیو دیقەتی خۆتان ناوە ئەگەر ماوەی ئاو نەخۆنەوە دەم تا وشکە بێ. کابرا ئەڵێ وەڵاهی دەمە موشک بووە زمانم بۆ ناکە، قسەم پێ ناکرێت. خوا دەمە موشک بووە تۆزی ئاوم بۆ بێنن بە
بتوانم قسە بکەم. بۆچی ئینسان پێویستەکات دایما دەمی تەڕ بێ؟ لەبەر ئەوەی کە ئەو خواردانەی کە ئیخوا لە ناو لیکەڕژێنەکانە بتوێتەوە دوایی زبان بتوانێت چێژی لێوەرگرێت. ئەگەر ئەم لیکەڕژێنانە نەبوایە لە دەوروبەری زمان بەردەوام عینەن پەڵاسێکی لێ ئەهات وشک و برینگ. ئینسانەکە نەیەتوانێت هەڵی سوڕێنێ و چێژی لە هیچ شتێک ناکرد. لەبەرەوە خوای گەورە لیکەڕژێنی لێرە بۆ دروست کردووە، دوو لێرە کە پێوتێ سەد مادی بوو لە گڵاند، لە ساعە هەفتای لیکەڕژێنەکان لەم دوو گڵاندەوە دەرەچێت کە گۆتۆنێتە ژێر شەویلکەوە. دوانی پێوتێ پارەتی لێرانەیە کە پێوترێ بەردەمگوێ. دوانیشی لە پێشەوەیە 400 دانە ڕژێنی تری بچکۆلی دروست کردووەزان بۆ، چونکە ئەگەر ئەم ڕژێنانە تەنها لیک دەرکەن، تەنها ناوپۆشی دەم و زمان پڕە بێ لە ئاو. ئەی من چۆن ئاو بگەێمە ئەو دیوار و ئەو سەقفانە و هەر هەمووی تەڕ بێ بەجارێک؟ چۆن ئەتوانم وای لێ بکەم حەمامەکە لە هەموو شوێنێکەوە ئاو بێ؟ خوای گەورە 400 دانە لیکەڕژێنی دروست کردووە بەناو هەموو دەمولێوە لە ناوە بۆ ئەوەی کە بەردەوام ناودەم پاراو بێ. ئەگەر وانە بواە ئەبواە بەردەوام زمان دەمولێوی هەڵسوڕانایە بۆ ئەوەی کە لە ناو خوارەوەی لیکەڕژێنەکانایە بەناو مەلاشەوە هەڵسوڕێت و هەمووی تەرکا جارێکی تر. بەڵام خوای گەورە سوبحان الله لە دیوارەکەیە، لە سەقفەکەیە، لە تراکیایە، لە ناو قورگە، لە قوڵاییە لیکەڕژێنی دروست کردووە بۆ ئەوەی کە تۆ هەست بە توێنێتی نەکەیت. ئەم لیکەڕژێنەش خوای گەورە وای دروست کردووە وەکو ناو گوێتاڵ نییە، وەکو ناو چاوی سوێر نییە، لیکێکی شیرینە بۆی بەردەوام هەست بۆ بکەی کە تام و چێژێکی خۆشە باتێ. لە کاتێکا شتێکە خۆیت لەسەر مەمیلەکانەوە زمانی مژێ، زمان کە مژی ئەینێرێ بۆ مێشک، لە ماوەی کەمتر لە سانیەیەکە یەکسەر مێشک پێتەڵێ ئەو مادەی تۆی خۆی ترشە، شیرینە، سوێرە، تاڵە، یەکسەری ئازەکەت فیدباگەکەت هاتەوە پێتەڵێ ئەو مادەی تۆی خۆی ئاوایە، ساردە، گەرمە، خۆشە، ناخۆشە، حەزلێتی، حەزلێ نییە، یەکسەر فیدباگەکەی وەرەگری معلوماتەکە لەسەر ئەوەی کە خواردوتە. خۆشەویستەکانم، ئەوەی کە لە ناو زمانە ئەگوزەرەیە کارێکی گەورەیە، بەڵام بۆچی وتمان خەتەرترین ئەندامی لاشە؟ لەبەرەوەی کە بەیانی کە ئەندامەکان هەر هەمووی خەبەریانە بێتەوە، کەسێکی چەقاوەسویان تایە، کەسێکی بزێویان تایە، کەسێکی جوڵەکەریان تایە، هەموویان پێیان دەڵێن ئامان. قوربانی چاوم ئاگای لێمان بێ، پیاوی چا بەحایی کوردەکان لێرە مەبە، کورە شەڕ نەکەی ئەم ڕۆژەش، کورە قسەی خراپ نەکەی، کورە فەتەنەیەکمان بۆ نەنێیتەوە. هەموو لاشە وەکو کۆمیتیەک داوا لە زمانەکەڵێن زمان ئامان شتی خراپ نەدروکێنی. ئەمڕۆ سەرمان بە فەتانەیان نەیە، یعنی هەمووی دەستە و نەزەر بەیانی هەڵەسەمان پلیز پلیز زمان ئاگان لە ئێمە بێت. خەتەری ئەم ئەندامە دەمەیە خۆی بینێتەوە، چونکە ئەم زمانە بەردەوام هەڵەسوڕێت، هەموو ئەندامەکانی لاشا توانیت تۆ لەحزەیەکا بیوەستێنی مادەم ماسوولکەکەی بەدەست خۆتە. ماسوولکەکانی ئینسان هەندێکیان پێوتێ ڤۆڵۆنتەری، ئەم ماسوولکان ئەوانەیە کە خۆ کۆنتڕۆڵە کردو توانی بیوەستێنی. تەواو دەسم وەستا، ئەگەر لەرزۆک نەبم دەسم نالەرزێ و بە خۆی وەستێنم، بەڵام پیاوم هەیە بتوانێت زمانی بوەستێنێ، ناوەستێت. حتا مردن زمان نەوەستێنێ، زمان لە لەرزی ناوەستێ، هەر ئەڵێی سوبحان الله مارە ئاوا ئەجوڵێ. بۆیە ماوەسا فەرمێ لە داخ و مەینەتی دەردی دەروونم بۆیە دەم نادەم، لە خوێناوی دڵی پڕغەم کە سینەم مەوجەدا تادەم. هەلە پاڕانەوە ئەمڕۆ زوبان و دڵ نەکارایە، زوبان ئاوەر کە بەستە زمانە سبحەینێکە قوچادەم. ئەڵێ ئەمڕۆ فرسەتە
بۆ دوعا بکە بۆ چکە دڵ و زمانە لە ئیشایە زوبان ئاوەر بەیانی کە مردن هات دەمە ئاوا وەستێ و زمانە ئەبەسترێ کورد ئەڵێن بەستە زمانە یعنی چی؟ یعنی زمانی بەسراوە کە بەیەکە کەڵێن گوناحە خوا فەقیر ئەڵێن بەستە یعنی زمانی نییە قسە بکە ئینسان لێک کاتا زمانێ بەسرێ کە ئەمرێ زوبان ئاوەر کە بەست زمانە سوبحەینێ کە قوچادەم بە حەق هەر حەق بە ناحەق ناحەقم گوتووە لە ڕۆژێ بووم وەکو مەنسوور ئەگەر بشم کوژن ناکەم لە حەق لادەم بۆیە ئەم ئەندامە خۆشەویستەکەم ئەندامێکە ئەگەر نەزانی بەکاری بێنیت هەموو باس و خواسەکانت لە قیامەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ پرسن کە پرسیارەکە لە سەحابەکانی ئەتەدرون من المفلیس ئەزان مفلیس چێیە؟ سەحابەکان وەڵێن یا رسول الله من لا دینار له عندنا ولا درهم ئەوەی پارەی نەبێ ئەزان مفلیس چێیە ناویەوەیە؟ چێ مفلیسە؟ وەڵڵێن حساب بانکەکەی هیچ پاوانێکی تیان نەبێ وەنیە ئەوەی خانووی نەبێ و هیچی نەبێ و ئیقامەی بۆ دەرنەچوو بێ و جوازی نەبێت و ژنی نەبێت و بۆ خۆی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەمە بۆ خۆی پێوتێ مفلیس لەم وڵاتەیە لە ماوەسایی هیچم نییە هیچم بۆ نەکراوە نە جوابم هەیە نە هیچم هەیە چەندتانمان باو کردیان لەوجە زۆری تیاوی ئینشاڵڵا زەرنی پێغەمبەری خوا فەرمێ ئەتەدرون من المفلیس ئەزان مفلیس چێیە؟ فەرمی پێغەمبەری خواوی ناو ئێمە پاری نەبێ پێڵێن مفلیس کەوتۆتە سەر ساج پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەفهومەکەیان بۆ ڕاست دەکاتەوە فەرمێن مفلیس ئەو کەسەیە کە لە ڕۆژی قیامەتا دێ چاکەی هەیە حەجی هەیە ڕۆژووی هەیە نوێژی هەیە بەڵام شەتەمە هذا ئەکەلە ماذا هذا سەب هذا جوێنی بە واو قسەی بە وتووە غەیبەتی ئەوی کردووە بوتانێکی بۆ کردووە لە قیامەتا هێنن یەک باوش چاکەی پێیە ئەم پیاوە غەیبەتم کردووە ئەلە بۆست کاکە جان من فڵان ڕۆژ ئاگام لێنە بۆ لە نامەی ئەعمالەکەمان نووسراوە پارە بۆ حەواڵە کراوە لە عەبدولواحیدەوە غەیبەتی کردویت و ئێستاگە 9,000 ملیان تەیە بۆستە لێرانەیە ئەکەوێتە ناو چاکەکانم بە کەیفی خۆی چاکە دەرەکە چاکەم نەما جان پیاوەڵە کاکە جوێنێ پیاوە خراپەکەی یا بەسەر کۆماڵی زەحمە لەبێ ئەم خراپەی منیش بەرگە خۆتا یعنی لە ئەخیرا بە ماینەس بۆم دەرەچێت بە سالب نەتیجەکەم بێتەوە بەردەست وەرە تۆ کەسی ڕقی لەیەتی بەخوا ماڵێکی پیس و پۆخەڵ لادرین عەشایری خراپ بە کێشە یەخوا کە نزیکیان نەوێ لە بڕۆ هەر تێکەڵیان نابین یەخوا هەر نەیان بینین خۆزگە لە شارێکی ئێمە نەبوونایە خۆزگە دراوسێ نەبوونایە خۆزگە لە مزگەوتیش نەمەبینی بەسەر خۆ زۆر ڕقی لەیەتی داوای سنتێ بکە حەز ناکەی دەستی هەبێت سەری خۆی پێ بخورێنێ کورتەڵێ لە قیامەتا ئەوە پێوێتە ناو چاکەکانە چاکەکان دەبا بێنە بە چای خۆ خوشکەکەم ئەگەر لەیەتی یەکی بێتە ناو ماڵەکەتەوە و زۆر ڕقە لێی بێت و تۆ غەیبەتە کردۆ ئەجا بە کەیفی خۆی لە ماڵەکە و کامی زۆر جوانە دەستبات ئەو فەخفوریە و بیبا زان بۆ چۆن چی دێت لە قیامەتە هەندێک کەس بەمەوە دەرەچن بە ماینەس لە حسابەکە دەرەچن مفلیس بۆ چاکەی کردووە دەستی قاچی دڵی مێش هەمووی جوڵاوە بەڵام ئەم زبانە هیچی بۆ نێشتەوە بۆیە معاذ پرسیار لە پێغەمبەری خواکە ئەفەرمێ یا رسول الله ئاگام لە چی بێ فەرمێ ئەمسک عەلەیکە لیسانک ئاگام لە زمانە بێ ئەی پێغەمبەری خوا لە چی نێمەترسی فەرمێ زمانە بگرە يا رسول الله وإنا لمؤاخذون بما نقول أي في غمر إخوة إما أويك أيضين لسر ما نسرين فما ثكلتك أمك يا معاذ وهل يكب الناس على وجوههم يوم القيامة أو على مناخرهم يوم القيامة إلا حصائد ألسنتهم فما في غمر إخوة إما لسر زمان محاسبة كريم فما دايك الدباري جدا أي معاذ أفقه هذه الأمة فقيه ترين كز لأمتي بيغمبري خواه معاذ صلى الله عليه وسلم
فەی پێغەمبەری خوا یعنی زمانمان ئێمە لەسەری محاسەباکری ئەفەرمێ دایکت لەبارەی چوویتایە بۆ خەڵکی لە قیامەتە بەسەر دەموچاو و لوتی ئاخرێتە ناو جەهەنەمەوە ئیلا بەرهەمی زمانیان نییە پەناگرم بەخوا بۆیە عەبدوڵای کوڕی مەسعود دەفەرمێ هیچ شتێک پێویستی بە حەبسکردنی زۆر نییە زمانم نەبێ دایمە ئاوا بۆیە کەسانە بردویانەتەوە کە زۆربەی کات کورد دەڵێ دەمی داخستووە قەت لە دەم داخستن و لە بێدەنگی پەشیمان نابی دیقەتان ناوە بەڵام دایمە کە قسەتان کرد بێ دایمە پەشیمان بوو هەستان بە خۆتان کردووە دایمە کە شتێکی نەوتی بێ لە مەیسێکە حەزی کرد بێ بیڵێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پرسیاری لەبارەی خەتەرترین ئەندامەوە لێکەن دەسەبا بۆ زمانی و بە سەحابەکانە فەرموون ئاگاتان لە زمانتان بێت جارێکیان عومەری کوڕی خەتاب بەچێ بۆ لای ئەبوو بەکر کە سەیرەکە ئەبوو بەکر زمانی گرتووە عومەر فەرمیوە چییە؟ فەرمی هذا الذي أوردني الموارد فەرمی ئەمە پەنگی پیاوە ئەمە چی بەزمە ئەمە پێی کردوم چەند ناڕەحەتە خۆشەویستەکانم لە قیامەتا دێن نامەی ئەعمالەکانت ئاوا سەیرەکەن بە مجەڵەداتە کە سەیرەکەن ئەم باسی درامایە ئەم باسی نان خواردنە ئەمە باسی سەفەرێکە کە کردوتە ئەم باسی چیرۆکێکی جەڕیت ئەوە باسی نوکتەیە ئەوە درۆیەکە ئەوە سبحان الله هیچ يعني أم هم نام أعمالا سبحان الله كتيانا بو نمتواني بكم أستغفر الله كتيانا بو لا حول ولا قوة إلا بالله كتيانا بو باشا بو أبي إنسان ونساوي الكبير بو أبي أم دميك أخواي قورا أم سجني بو كردوا أم زماني أو نبا سادي أو نبا برهاي بكار بيني زمان بو دروز نكراوه إنسان أبو شوية بكاري بين أخوش ويستكم زماني چه حيواني زور خطره خطرترین زمان لە حیواناتە چ زمانێکە؟ مار بارەکەڵڵا چێ زەمی هەیە باوکی من زمانی چ حیوانێک لە هەرچی حیواناتە خەتەرترە؟ سەگ شێر دان ناڵێم زمان ئەڵێم پڵنگ بارەکەڵڵا بۆ بەڵێ زمانی بۆق بەقووەتە ڕاستە خەتەرترین گازی ئینسانە چکە لە دەمی ئینسانە ئەو نە میکرۆب و ئەو نە بەکتریا هەیە مەگەر خوا بۆ خۆی بزانێت لەبەرە کاتتان لە خۆتان بێ لە ماڵەوە قسەی هەلەق و بەلەق نەکەن ها بە عاقڵانە بڕۆ بە عاقڵانە وەرنە دەرەوە خەتەرترین گازی ئینسانە کاتتان لێ وەکو دکتۆرێک گێڵێ خەتەرترین زمانیش زمانی ئینسان مار چێزانێ بۆچی زمانی بەکارهێنێ بۆ کۆمەڵە شت بەکارهێنێ بەڵێ بۆ هەستکردن بۆ بۆنکردن بۆ دیفاع بۆ حەشەرات گرتن گوێ نییە بۆ هەناسەر نییە مار بۆیە زمانی بەکارهێنێ دەمولیتی خۆی بەپاکاتەوە کۆرستۆڵێ یاخود حەشەراتی پێئەگرێ لاوایە کەمێکاتەوە یاخود مادەی کیمیایی لە دەرەوە هێنێت و ئەیا لە ماڵاشووی هەستی پێەکە تانی پێەکە بزانێ ئەم مادەیە چییە بە کەڵکی خواردن یان نا قەت زمانی مار زەهریتیان نییە قەتیش زمانی مار ناتوانێت زەرەر بگەێنێ بەڵام ئەو زمانە شەقی من ئەتوانێ هەزارەها دڵ لە بکات هەزارەها دڵ بیەشێنێ هەزارەها کەسایەتی بڕوشێنێ هەزارەها خوشک بیخاتە سەر زەوی و لەکەدار و عیباریکە ئەزان ئەو زمانە چەند خەتەرە ئەزان کە یەکی پێتەڵێ ئەو فڵان کەس فڵان ئافرەت چۆنە قسەم پێ مەکەم یعنی چی هیچی نەوت خۆ خوا پێم نەگری چی خوا پێم نەگرێ تۆ ژیانی میسانە و تەحتیم کرد هیچیش نەکرد هیچیش نەوت
بە حسابی خۆ غیبەتیشی نەکردووە. بۆیە ئیسلام پێتەڵێ ئەگەر بەڵگەیەکە نەبوو لەسەر خوشکێکت وەرە داری حەد بخۆ، چونکە تۆ ژیانی ئینسانێکت بە زیندە بەچاڵی کرد لە کاتێکا خۆی زیندوو بوو، کوشتت. بۆیە ئەم زمانە بەڕێزەکەم زۆر خەتەرەکە یەکێک پرسێکت پێەکە یاخود هەڵسەنگاندن بۆ یەکێکەکەی زۆر گرنگە بڵێ کاک فڵان کەس ئەگەر ویستیشت وەکو هەڵسەنگاندنێ چکەم پیاوە بێ بە شەریکی ئەم پیاوە ئێوە زەواجی لەگەڵا بکە. مەفروضە چاکەکانی وەکو خۆی بڵێ. خۆی گەورە کە باسی عەرەقەکە ئەفەرمێ فیهما ئیثم کەبیر بەڵام چی وەمەنافع للناس، خراپەیەکی زۆری تایە عەرەق بەڵام چاکەشی تایە. چاکە تیجارەکەیە باسەکە بۆچی؟ بۆ ئەوەی کە خاڵە پۆزیتیڤەکان باس کات، چکە خوای گەورە منصیفە. بۆیە ئەبێ منصف بی لە هەڵسەنگاندنی خەڵکە، لە قسەکردنە، لە هەڵسوڕاندنی زماندا. سبحان الله خۆشەویستەکەم ئەندامی وام نەبینیوە. ئەزانن لە مێشکەوە بە زەرافەیان و بۆم لێ درێژە وتی دوورە بینم. ئیمامی عەلیە فەرمێ خۆزگەم لم بەقە زەرافە دری بەقە حوشتر درێژ وایە بۆی کە تا قسەکەم بیرم لێ کردایەتەوە، بۆی کە بیرم لە قسەکان کردایەتەوە بزانم چیەڵێم تا ئەو حەددا. بۆیە ئینسان کە قسەی کرد کە هەڵسەنگاندنی بۆ خەڵک کرد ئەبێ بزانێڵێ چی. تامەکانی زمان لەکوێیان؟ پێشی زمان هەست بە چیەکە؟ ئێرە هەست بە چیەکان پێشە؟ تیژی؟ نە شیرینی. ئەم پێشە هەست بە شیرینیەکە. ئەڵڵا سەری زمان هەست بە سوێریەکە، تەنیشتەکانی زمان هەست بە مزریەکەن. ئەی تاڵی شتی ناخۆش، غەیبەت، قسەی ناخۆش چییە؟ تاڵی کە پێ ناخۆشە، ئەوەی دەرمان، ئەوەی کەی خۆیت حەزە لێی نییە، لە پشتی پشتەوەیە. یعنی دایمە شتە ناشرینەکان بخەرە پەنهانەوە. بۆ ئەم زمانە مەفروزە شیرین بێ تا براڵێ ماشەڵڵا زمانی چەند شیرین. فعلا زمان هەمووی هەر شیرینە. سەری زمان خاستن چێژی شیرینی تایە. هەر لە بیدایەتەوە کە تۆ چێشتنە پێکرد لێرە چێژێ بینی، تاڵی لە پشتەوەیە. دیبا زمانمان وابێ بەڕێزەکانم. لە پێشە شیرینیەکان باسکەین، جوانیەکان باسکەین، یەکسەر نەگەین لەسەر تاڵێکان، یەکسەر قسە بە خەڵک نەڵین بە خراپی. خوای گەورە ئەم مولولانەشی وا دابەش کردووە بەقەدەر خۆی. ئەگەر وانە وایە ئینسان یەک تۆ سوێری بخوات ئەو ئاو بووە سوێرە؟ وەڵا قوربان تەبیعیە. بۆ ئاوەکە تەبیعیە، بەس مولولەکانی زمانی من زیادەی مژن بە مێشکەڵێن سوێرە مەیخۆرەوە. لەبەر خوای گەورە ئەو بەڵانسی وا ڕاگرتووە کە تۆ بەقەدەر خۆی هەست بە سوێری بکەیت، بەقەدەر خۆ هەست بە تاڵی بکەیت، بەقەدەر خۆ هەست بە ترشی و تاڵی بکەیت. ئەمە عەزەمەت و گەورەی ئەو دینەیە. بۆیە ئەم زمانە بەڕێزەکانم ئینسانە بێت وریا بێت زانێت چۆن بەکارێهێنێ. زمان دوو چەکە، دوو فاقە. ئەتوانیت بە شێوەیەکی زۆر خراپ بەش ئەشتوانی داوای پێ بکەیت، توانی بۆ خوای گەورە پێی بژی، پێی بمریت. هەموو قسەیەکە زیکری خوای گەورە بێ، قسەی خێر بێ، نەسیحەت بێ، داوا بێ بۆ لای خوای گەورە. سوهەیلی کوڕی عەمر بەرپرسی ئەعلامی قوڕەیش بوو. سۆڕقی لە پێغەمبەری خوا بوو صلی الله عەلەیه وسەلەم، دژمنێکی سەرسەخت بوو. ئەو نەڕقی لە پێغەمبەری خوا بوو کە شمشێری تیژەکەی بۆ محەممەدمە، ئەسپی نەکرد ئێوە بۆ ژیانی محەممەدمە. زۆر پیاوێکی تون بوو دژی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم. خوای من و تۆ کردی سوهەیلی کوڕی عەمر بەرپرسی ئیعلام و شیعری خوێنە و قسەی بۆ خەڵکە کرد و خەڵکی لە دۆری مەکە دژی پێغەمبەری خوا هانەیە و تەعزیبی پێغەمبەری خوا و سەحابەکانیانەدا. خوای من و تۆ کردی لە ڕۆژی بەدرا بە دیلی جیلا. الله ئەکبەر، کەوتە بەر دەستی سەحابە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم کە ئاوا بەسەر دیلەکان ئاگەڕا سوهەیلی بینی، وەزیرێ لە وەزیرەکانی قوڕەیش. عومەری کوڕی خەتابی لەگەڵا بوو. وتی پێغەمبەری خوا با ئەم دوودانەی دەربێنم ئیتر فڵتەفڵکان نتوانێ قسە بە تۆ بڵێ. ئەمە زۆر قسەی پێوتووی، زمانی دژی تۆ زۆر سوڕا، بەڵام
ئەم دوودانی بۆ دەرێنێ نەجاتەیە. عومەری گوڵ خەتاب دیارە دێنتستیش بووە ماشەڵڵا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت چی؟ فەرمێ عومەر لێی گەڕێ لەوانەیە ڕۆژێ قسەیە بکات دڵە پێخۆش بێ. ئەمە قسەیە بکات زمانی وا هەڵسۆڕێ عومەر دڵی پێخۆش بێ پێغەمبەر چی بکات؟ لە سڵحی حودەیبیەیە کە قوڕەیش سوهەیل دەدن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سڵحی لەگەڵا بکە. پێغەمبەری خوا فەرمێ سەهولە ئەمرکم صلحەکەن. فەرمێ هذا ما تصالح عليه سهيل بن عمرو مع محمد بن عبد الله. پێغەمبەری خوا فەرمێ بنووسە ئەی عەلی بنووسە بسم الله الرحمن الرحیم. فەرمێ بنووسە بسم الله. سهيل لە بنووسە بسم الله ئێمە ڕحمان ڕحیم ناناسی. بنووسە بسمك اللهم تەواو. فەرمێ ڕحمان ڕحیمەکە لێکەرەوە عەلی. پێغەمبەری خوا سەیری ئەم یان ڕەویە سەیری ئەم ئاشتی خوازیەکە. فەرمێ هذا ما تصالح عليه محمد رسول الله. سهيل ئەڵێ بوەستە ئەمە ئەوە بوو کە محەممەد پێغەمبەری خوا. سهيل ئەڵێ لەو عەلیمناکە ڕەسوولە ما قاتلناک مازانیای پێغەمبەری شەڕمان لەگەڵ ما کردی ناوی خۆت و باوکە بنووسە. پێغەمبەری خوا فەرمێ عەلی بنووسە هذا ما تصالح عليه محمد بن عبد الله. ناوی باوکم بنووسە منووسە پێغەمبەری. ئەم اعتراف بە پێغەمبەرایەتی من ناکەم مەینووسم. ڕێکەوتن لەو کاتەیە عەقدەکەیان نووسیوە پێغەمبەری خوا نابێت کەس لە قوڕەیش وەرگێ ئەگەر ئیمانی هێنا. ئەمان هەر کەسێک لە پێغەمبەری خوا هەڵگەڕایەوە با بچێتە ناو قوڕەیشەوە مشکلەی نییە. لەو کاتەیە ئەبا جەندەل بەخۆی زنجیرەکانیەوە خۆی کە بە مەجلیسەکەی ئاوتی موسڵمانەکان فریان کەوم لەدەست باوکم سوهەیل ڕام کردووە پیاوی چا بن مێڵم بمبەنەوە جاری تر تعزیب بمبەن لەگەڵ خۆتانە بۆ مەدینە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی سەبر گرە ئەی ئەبا جەندەل هەتا خوای گەورە حەلێکت بۆکە. ئەوە بوو پێغەمبەری خوا فەرمی سوهەیل ئەو کوڕی تۆیە موسڵمان بووە پێش وەخت موسڵمان بووە عەقدەکەش ئیمزا نەکراوە بمبەخشە ئەم کوڕم بەرێبا لەگەڵ خۆما بیکەم. شتیوانی تی خۆشتا ئیمزامان نەکردووە تینجاری ئیمزای ناکەی بێمنەت. ئەوەشی نیا بە پێغەمبەری خوا کە کوڕەکەی بەدیلی بەرێتەوە کە ئەمە ئەبسەط مقەوماتی مافی مرۆڤەکە بێ هیومان ڕایت لەسەر ئەمە هەڵباتێ. بەڵام پێغەمبەری خوا لەسەری هەڵنایە بەجێ هێشت یایەوە دەستی باوکی. دنیا هات و دنیا ڕۆی. سوهەیل لە فەتحی مەکەیە موسڵمان بوو. دوای پێغەمبەری خوا کەوت بۆ حونەین صلی الله علیه وسلم. دواتر دوای چەند ساڵێکی کەم پێغەمبەری خوا وفاتی کرد. هەموو دەوروبەری دنیا هەڵگەڕایەوە مەدینە و مەککە و یەثریب بە پێوەمان. مدينة أبو بكر زوفر ياي كوتو ناو مجلسك فرمي من كان يعبد محمدا فإن محمدا قد مات أو محمد يبرز محمد مرت أو أبو خلقك همي قرانا ونيهج مدينة مرتد بيتهم أهل مكة تعظم مصمان ببون مقوم لدوري كعبة كوبونه ومحمد مردو محمد نما محمد أو أبو بو إما شلنا قرينه وبو بچين نمودوا زكاة بي بو بچين ضريبة بين بمحمد بچين بيه بأبو بكر نايدي مقوم يا أبو لو يا أبو كأيش هل قريته ودجي مدينة شركة يكبيا ونبو بشيت السر أو من الصيا سويلي كري عمر شو سليواني كعبة پیاوێکی قسەزان و شاعر و بەلیغ بوو. ئەی ئەهلی مەکە ئاخر کەس بوون هاتنە ناو ئیسلامەوە عەیبە یەکەم کەس مەبن لی دەرچن. آخر کەس بوون هاتنە ناو ئیسلامەوە یەکەم کەس مەبن لی دەرچن. ئەوەی محەممەدێ پەرست محەممەد مرد ئەوەی خوای محەممەدە پەرستێ خوای محەممەد ماوە. مەکەی ئاوا ڕاگرت لەسەر پێی خۆی نەیهێژ مەکە زەلزەلە بکە. خەبەرەکەیان بۆ عومەر جێڕایەوە فەمی ئەو قسەیە بوو کە دڵی منی خۆشە کرد. ئاوتی ئەو دوودانەی دەرمێنە
ڕۆژێکە بێ قسەیەکە کات دڵ پێی خۆشە بێ سوەی بوو پیاوە کەواتە زمانمان بەدەست خۆمانە کۆنتڕۆڵەکەی ئەکرێ قسەی خێری پێ بکەین ئەکرێ لە شەڕی شا بەکاری بێنی خۆشەویستەکانم ئەم ئەندامانەی کە لای من و تۆیە هەر هەمووی ئەندامی ئەمانەتن هەر هەمووی ئۆرگانێکن خوای گەورە بە ئەمانەت دایدا نایبزانێت چی پێەکەی بزانێت لە چیا بەکارێ هێنیت بەداخەو ئەم ئینسانە هیچە ئەم ئینسانە هیچ لە بارانە بووە جوانترین جلەکانی کردم بۆی دروستەکە کە چییە؟ سیلکە حەریرەوەنی ئاوریشمە کرم جوانترین جلەکانمان دروستەکە خۆشترین خواردنمان چییە؟ هەنگوینە کە لە پیسایی مێش هەنگوینەوەیە دەدەرەوە ئاخر جێگەشمان قەبرە پڕی ناو سکیشمان لە پیساییە لە دوو کونە میزیشەوە هاتووینەتە دەرەوە شێوانێ با پێم بڵێ وانە گوناحە بەڕاستی بەم شتانە خۆمان لا شت بێ کە تۆ غیبەتی یەکەیەکی باسی یەکی قسە لەسەر یەکەیەکەی یعنی من خۆم لەو باشترم بۆیە ئینسان نابێت دابەزێتە ئەم ئاستا کە بزانێ ڕۆژێ لە ڕۆژان شتێکی گەورەتر لە مێشکایەتی لە پێشیایەتی کە تۆ ئاخر شوێنت ئەو قەبرە بێ کە تێیە چیت چ کۆڵێکت بێرەوە هەڵگرتووە وەکو مامۆسا فەرمێ بە مەرگی خۆت قەسەم زاهید قەسەمەکەیم بەدڵ نییە بە مەرگی خۆت قەسەم زاهید هەموو عمرت عبورێکە مەکان و مەنزڵت ئاخر لەکن جەمعی قبورێکە ئەڵڵا ئەفەرمێ سوێن بەخوا هەموو ژیانت تێپەڕینێکە چۆن یەکێ بێ بەم شارەیە بەلیسە ئاوا تێپەڕێ و بڕوا ژیان هەمووی ئەو نەیە مەکان و مەنزڵت ئەی جێگەکەمان لەکوێیە ماڵەکانمان شقەکانمان فلاتەکانمان سویتەکانمان ڤیلاکانمان نا لەکن جەمعی قبورێک ئەو ماڵەکانتانە جا ناوێنەی گوندی ئیتاڵی ناوێنەی گوندی ئەڵمانی ناوێنەی گوندی ئینگلیزی هەرچێکی ناوەنی بۆ خۆ مەکان و مەنزڵت ئاخر لەکن جەمعی قبورێکە لە ئەخیرا لەوێ خۆ دەبین دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سووکی من وارێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمیش شێوی توورێکە بەخوا دڵی ڕەش بوو سەیری کە بزانە شەیتان چۆن لەسەر دڵی هێلانەی کردووە پیاوێکی دڕەش نێنوێژەکە نەزەکاتیان نەیە بۆ حەج کورە خەریکی سوو خواردنە خوا پێم نەگرێ جگەرەشە معاملە بە جگەرەشەوە ئەکا کورە کچەکەی 15 ساڵە بڕ نردێتی بۆیش هەر لەبەری پاری بۆ پێیاکە سی بزان چۆن سی بزانە ها چۆن دڵی ڕەش بووە وەکوی ناو دڵیا بێ مامۆسا ئەفەرمێ دڵم بەردە ئەگەر شاخە بە چاوی سووکی من وارێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمی شێوی توورێکە فەرمێ دڵم بە خۆڕایی وا ڕەش نەبووە شێوی توور چۆن کە خوای گەورە خۆی پیشانی موسایە لە تاو بینینی خوا ڕەش بوو بەکل دڵی منیش بۆیە ڕەش بووە یعنی بەم بارەیە سەیری کە بە بارە سوتاوەکە سەیری مەکە بە بارە ڕەشەکە سەیری مەکە تێگەیشتن لەمانەکەی دڵم بەردە بەڵێ دڵی ڕەش بووە ئەگەر شاخە بە چاوی سووکی من وارێ بە خۆڕایی نەسووتاوە ئەمی شێوی توورێکە بەڵە خۆشەویستەکانم شوای دڵ لە گەردندا ئەگەر چی دڵ دەسووتێنێ بەڵە بەڕێزەکانم پەیامی من بۆ براکانی خۆم لێرە ئەو بوو کە بە خۆشەویستانم بڵێم تکا دواتر تکا ئەمسک عەلەیکە لیسانەکە ئاگاتان لە زمانتان بێ ئەوەیە بەڕاستی پەنگی دنیا و قیامەتان پێ ئەدا کاتی خۆی ئینسانەکان ڕووبڕوو یەکتریانە بینی و قسەیانە کرد ئێستاکەنە شوگەر ڕۆکەش نەماوە تەلەفۆنەکە بێ بەگوێ و چی نەقڵە بێ مەلامحی دەم و چاو
تووڕەبوون خۆشی پێکەنین زەردەخەنە هیچی نەقڵ نابێ تەنها ئەم سەوتەیە نەقڵە بێ ئەم سەوتەش بە پارە نەقڵە بێ ئەبێ هەموو جارە پاری لێ بێ تاوەکو سەوتەکە نەقڵەکە کەواتە ئەم سەوتە بە پارەیە مادەم پاری لێ ئەدەی کەواتە نافەوتێ سەوتی هەمومان لە ئەزمیر و لە ناو چینەکانی ئاسمانە پارێزراوە هیچی نافەوتێ لە ڕۆژی لە دایک بووت و هاوارێ کردووە و گریاویت هەتاوەکو ئەو ڕۆژەی ئیشاڵڵا ئەڵین ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله و زمانمان لە ئاخر کەلیمەی شەهادەیە بەکارهێنین هەرچیەکت کردووە نەبەراتی سەوتی تۆیە نافەوتێ کە لە سکانەیە ئەلەمە سەوتی فڵان کەس ئەو سەوتیەوە یەک سەوت یەک نەبرەی دوو کەس لەسەر دنیای لە یەکتری ناچێت بۆیە ئەمڕۆ زمان و سەوت بۆچی بەکارهێندێ بۆ کردنەوەی بانکەکان بەکارهێندێ چەکی حسابی خۆت دەنگی نەبیستێ نایکاتەوە عینەن بارکۆدی پەنجەوایە عینە فینگەر پرینتەکە دوایە بۆیە سەوت نەبەراتی خۆتە نافەوتێ ئەمێنێ وریای بە ماڵێکی قەڵب نەبێ لەسەرت بەڵکو بە هەموو ژیانمان زیکر و سبحان الله و ئەستەغفر الله و ئاخر کەلیمەشمان شەهادەی لا إله إلا الله بێ لەو کاتەیە کە هیچ ئەندامێک لە ئیشا نامێنێ ئاخر ئەندام کە لە ئیشەکەوێت و ڕۆحی ئامێنێتەوە چییە؟ ئاخر ئەندام چییە؟ ئاخر ئەندام زمانە کە ڕۆح دەرەچێ زمانەکە لە لا إله إلا الله چاو دوای ڕۆحەکەوێت و ئینسان کۆتایی پێێت کە بەرەو فلێ لا إله إلا الله کاکەوێت بۆیە ئاخر خاتیمە و ختمەکەی بە چی ئەکرێ؟ ختمی ئەعمالی خۆت بە زمانێکی باوکەجان لەبەرەوە زۆر زۆر وریابن زۆر ئاگاتان لە خۆتان بێ پیاوی چابن مستەمەعێکی بچکۆلەن سەرتان کردۆ بە یەکە ئاگاتان لە قسە و قسە لۆق بێ من مردوو ئێوە زین و وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه بە ناوی ڕەوەندی کوردی لە بەریتانیا و شاری لیدز بە تایبەتی بە خێراتنی دکتۆر عەبدولواحید دەکەین لە شاری لیدز بەڕاستی پێویستیمان بە کۆڕ و سیمیناری لەو شێوە زۆرە هیوادارین دکتۆر و ئەمسالی دکتۆریش بتوانن سەردانی وڵاتی بەریتانیا بکەن و سەردانی مزگەوتەکان بکەن و بەو شێوە بتوانن خەڵک کۆکەنەوە لە دەوروبەری خۆیان و بتوانن بانگەوازی خوا بگەین و بتوانن نەسحەت و ئامۆژگاری بۆ ئەو خەڵکە بکەن کە پێویستیان پێیەتی زۆر بە خێراتنی جەنابی دکتۆر دەکەین زۆر بەخێر بێ بۆ منتیقەی یۆرکشەر بە تایبەتی بۆ شاری لیدز ئێمە زۆر دڵخۆش بووین بە هاتنی بەڕێز جەنابی دکتۆر بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆ ڕەوەندی کوردی لە شاری لیدز و دەوروبەری ئێمە زۆر سوودمان لێوەرگرت زۆر سوودمەند بووین داواکارین خوای گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله داواکارین لە جەنابی دکتۆر ئینشاءالله سەردانەکانی زیاتر کا بیکە بە ساڵی 2000 زیاتر